لە ساڵی 2009 پرۆژە پەسەندکردنی دەستور لە هەرێمی کوردستان پەسەند کرا و دەستور بە تەواوی ماددەکانی ئامادەکرا بوو کە دەنگی لەسەر بدرێت. لە یەکێک لە ماددەکانیش ئەوە جێگیر کرا بوو کە ئاینی ئیسلام سەرچاوەی یاسادانان بێت. بەڵام لە ساڵی 2015 کە دووبارە لیژنەی ئامادەکردنی دەستور ڕاستپێررانەوە بە ئامادەکردنی ماددەکانی دەستور، ئەو ماددەیان هەڵوەشاندەوە کە ئیسلام سەرچاوەی یاسادانان بێت. بەڵام لایەنە ئیسلامیەکان لە پەرلەمانی کوردستان ڕازی نەبوون کە ئەم ماددەیە گۆڕانکاری بەسەردا بێت. هاوڵاتیان ڕازی نین دەستورێک بۆ هەرێم دیاری بکرێت کە سەرچاوەکەی شریعەتی پیرۆزی ئیسلام نەبێت. زانایانی ئاینیش جەخت لەوە دەکەنەوە کە پێویستە ئاینی ئیسلام سەرچاوەی یەکەمی یاسادانان بێت لە دەستوردا. ئێمە لە کوردستان کە دەڵێن 95 بەڵکو زیاتریش مسلمانە، ئەوانی کرد کە هەن ئەقلین. ئێمە دەڵێن ئەگەر بێت و ئیسلام ئەو دەستورەی کە دادەندرێ ئیسلام بێ و ئیسلام یعنی دینی ڕسمی و سەرەکی بێ کە زۆر کەس ئێستا پێی ناخۆشە و پێی ناڕەحەتە، ئەو کاتێک کەمینەکانی زوڵمیان لێ ناکرێت. چکە ئیسلام مافی هەموو گەلێکی داوە، مافی هەموو نەتەوەیکی داوە، مافی هەموو کەمیە و ئەقلیەتیشی داوە. لە هەموو وڵاتێک دەبێت لە ڕێگەی دەستور و بە پێی زۆرینەی ئاین لە وڵاتەکە ئاینی سەرەکی لە دەستوردا جێگیر بکرێت. یاساناسێکیش دەڵێت یاسایی ئەم پێویستە دەستوری هەرێمی کوردستان سەرچاوەکەی شریعەتی پیرۆزی ئیسلام بێت بە هۆکاریەوەی 95 خەڵکی ئەم هەرێمە ئیسلامیان لاپەسەندە. وڵاتی مسلمانان بیکابری تێلەوەی کە پێگەیەکی ڕێزدەگیراوی شایستە بە تایبەت لە تەشریعی وڵاتەکە بە ئیسلام بدرێ. واتە ئەو دەقەیش کە لە ناو دەستوری ساڵی 2005 عێراق هاتووە، دەتوانین بڵێن لانی کەمی ڕێزگرتنە لە ئاینی پیرۆزی ئیسلام کە ئیسلامی داناوە بە یەکێک لە مەسەرە سەرەکیەکانی دانانی یاسا. هەروەها هیچ دەقەیەکی یاسایی دەرنەکرێ کە پێچەوانەی پرەنسیپە گشتیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت. بەڵام ئاینی زۆرینە لە وڵاتێکا کە ڕێژەی دانیشتوانەکەی زۆرینەی مسلمان بێ ئەوەیە کە سەرچاوەی سەرەکی یاسادانان بێەوە هیچ تەشریعێکیش دەرنەکرێت کە پێچەوانەی نەگۆڕەکانی ئەو ئاینە بێ. ئەوە باشترین دەقە. ماوەی 12 ساڵە دەستوری هەرێم لە پەرلەمانی کوردستانە، بەڵام تا ئێستا تەواو نەبووە. پارتی لە ساڵی 2015 ئیسلامی وەک سەرچاوە یاسادانان پەسەند بوو. بەمەرجێک لایەنە ئیسلامیەکان دەنگ بەوە بدەن لە دەستوری هەرێمدا کە سیستەم سەرۆکایەتی بێت، بەڵام لایەنە ئیسلامیەکان ڕەتیان کردە و وتیان دەبێت سیستەم پەرلەمانی بێت و ئیسلامیش سەرچاوەی یاسادانان بێت. دوجاریش کارەکانی لیژنەی نووسینی دەستور پەکی کەوت. ئێستا جارێکی دیکە سەرۆکی هەرێم کار لەسەرەوە دەکات نووسینەوەی دەستور تەواو بکرێت. بۆ ئەم مەبەستەش گفتوگۆ لە نێوان لایەنەکاندا هەیە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.